دنیای مۆدێرن دنیای دابەشکاری معریفی و لێکدرازاندنی جۆرا و جۆری زانینە کە سەیری بەرنامەی خوێندنی ئامادەیی یا زانکۆ دەکەین دابەشبوونێکی ڕێک و پێک و قوڵی وانەکان دەبینی. لە تاقیگە ڕووناک و پاکژەکاندا زانستەکانی وەک زیندەزانی، فیزیا و ئەندازیاری دەخوێنین کە تێیاندا فێری چۆنێتی کاریگەردوون دەبین. ئێمە لەم تاقیگەیانەدا لەگەڵ ڕاستیە ڕووتەکاندا لەگەڵ داتا و میکانیزمەکاندا مامەڵەی ورد دەکەین. بەڵام لە وانەکانی زانستە مرۆیی و کۆمەڵایەتیەکان و فەلسەفە و ئایندا لەگەڵ پرسیاری بۆچیدا خەریکی ململانین، یانی پرسەکانی ئەخلاق و مانا و هۆکار و ئامانج دەوروژێنین. بۆیە لە خشتەی وانەکانی خوێندنی ئەم سەردەمەدا بابەتەکان بەسەر دوو جیهاندا دابەش بوون. لە خوێندنی مۆدێرندا وا مامەڵە لەگەڵ ئەم دوو جیهانەدا دەکەین گوایە بە یەکتری هەستیارن، وا ڕەفتار دەکەین گوایە ڕاستیە زانستیەکان و نرخە مرۆییەکان دەبێت لە هەگبەی جیاوازدا بهێڵرێنەوە. بەرەنجامە کارەسەدبارەکەی ئەم جیاکردنەوەیە ئەوەیە ئێمە دەرچوانێک بەرهەم دەهێنین دڵنیایی دەدەین لە ڕووی زانستیەوە بلیمەت بن، بەڵام لە ڕووی ئەخلاقیەوە ناتوانین هیچ بەڵگەیەک نیشان بدەین. لەلایەکی دیکەیشەوە خەڵکێکی زۆر جەختی تایبەت لە ڕووی ئەخلاقی دەکەنەوە، بەڵام لە ڕووی زانستیەوە نەخوێندەوارن. ئێمە نەوەیەک پێدەگەێنین زۆر بەباشی دەزانێت چۆن گەردیلەیەک بشکێنێت یا کۆدی ئەلگۆریتمێک بنووسێت، بەڵام کاتێک لێی دەپرسید بۆچی ژیانی گرنگە یان ڕووگەی ژیانی بەرەو کوێیە دەکەوێتە ناو بۆشاییەکی بوونیەوە. ئایا ئەم دابەشکردنەی زانین گەورەترین هەڵەی پەروەردەی مۆدێرنە؟ پێش سەدەیەک بیرمەندێکی خاوەن دیدگە بە ناوی سەعیدی نورسی هەستی کرد ئەمە قەیرانە و ڕوبەڕووی عەقڵی مۆدێرن بووەتەوە. لە سەردەمی خۆیدا ئەو پێشنیازی تێکەڵکردنێکی تەواوی پەروەردەیی دەکرد. نورسی نەیدەویست زانستی مۆدێرن هەڵوەشێنێتەوە، بەڵکو دەیویست بە مانا و ڕوحانیەت پاکی بکاتەوە. ئەمڕۆ باسی ئەوە دەکەین ئەم زانایەی چیاکانی کوردستان چۆن هەوڵیدا عەقڵی درزبردووی مۆدێرن ساڕێژ بکات، ئەویش لە ڕێگەی فێرکردنی خوێندکارانیەوە تا گەردوون وەک کتێبێک بخوێننەوە. هاوڕێیانی خۆشەویست، سڵاوتان لێبێت. لەم زنجیرە دەنگیەدا هەر ئەڵقە و باسێکی کورتی کەسێتیەکی پەروەردەیی دەکەم. ناسینی ئەم کەسێتیە پەروەردەییانە و ناسینەوەی بیر و بنەما پەروەردەییەکانیان دەکرێت خەزێنەی زانین و ئەزموونی پەروەردەییمان دەوڵەمەندتر بکەن. بەو هیوایەی کاتێکی چێژبەخش و ئەزموونێکی مانادار لەگەڵ ئەم زنجیرەیەدا بەسەر ببن. سەعیدی نورسی لە ساڵی 1877 لە گوندێکی بچووکی باکووری کوردستان کە ئەو دەما سەر بە یەکێک لە ویلایەتەکانی ڕۆژهەڵاتی ئیمپراتۆریەتی عوسمانی بوو لە دایک بوو. لە تەمەنێکی زۆر گەنجەوە بیرێکی تیژ و زیرەکیەکی ناوازەی هەبوو، بەمەیش نازناوی بەدیعوزەمانی پێدرا کە بە واتای سەرسوڕهێنەری سەردەم دێت. نورسی لە سەردەمێکی پڕ لە گۆڕانکاری کارەساتباردا ژیا، وەکو داڕمانی ئیمپراتۆریەتی عوسمانی، وێرانکاریەکانی جەنگی جیهانی یەکەم و ئەلمانیکردنێکی توندی کۆماری نوێی تورکیا و سڕینەوەی ئەو جۆراوجۆریەی لە شوناس و فەرهەنگی ناوچەکەدا هەبوو. کە سەیری دۆخی پەروەردەیی سەردەمەکەی دەکرد کەم و کوڕیەکی کوشندەی دەبینی. لە ڕوانگەی نورسیەوە حوجرە و قوتابخانە ئاینیە باوەکان چەقبەستوو بوون، دەستیان بە ڕابردووەوە گرتبوو بە گومانێکی قوڵەوە سەیری زانستی مۆدێرنیان دەکرد. لە هەمان کاتدا
قوتابخانە نوێ مۆدێرنەکان کە بە شێوازی ڕۆژئاوایی دروستکرابوون زانستیان لە ڕوانگەی ماددەگەریەکی ڕووتەوە دەگوتەوە و گردوونیان لە مانای ڕۆحی و ئاینی داماڵی بوو. ئەرکی ژیانی نورسی بوو بە پڕکردنەوەی ئەم کلێنە. لە سەرەتای ژیانیدا بە جۆشەوە هەوڵیدا جۆرێکی نوێی زانکۆ لە ناوچەی کوردستاندا دابمەزرێنێت بە ناوی مەدرسەت الزەهرا کە تێیدا زانستە مۆدێرنەکان و ئەخلاق و ڕەهەندی ڕۆحی شان بەشانی یەکتر بگوترێنەوە تا وەک چرایەک هاوسەنگی فکری و کۆمەڵایەتی بهێنە ناگۆڕێ. بەڵام هەڵگیرسانی جەنگ ڕێگری لە دروستکردنی بینای زانکۆکە کرد. بۆیە نورسی ئاراستەی کار و هەوڵەکانی خۆی گۆڕی. ئەو ساڵانی کۆتایی ژیانی لە تاراوگە و زینداندا بەسەر برد و تەفسیر و ڕاوەکردنێکی ئاینی مەزنی چەند هەزار لاپەڕەیی نووسی کە بە پەیامەکانی نور ناسراوە. بەم کارەیش نووسینەکانی بوونە قوتابخانە و زانکۆی بێدیوار و جوڵەیەکی پەروەردەیی جەماوەری دروست کرد کە تا ئەمڕۆیش لەسەر ئاستی جیهاندا ماوەتەوە. بیری پەروەردەیی نورسی تەنیا گۆڕینی بەرنامەی خوێندن نەبوو، بەڵکو گۆڕینی چۆنیەتی بینینی واقع خۆی بوو. پەروەردەکەی لەسەر سێ هەڵوێستی سەرەکی وەستاوە. یەک، یەکانگری دوو ڕووناکیەکە. بەناوبانگترین تێزی پەروەردەیی نورسی ئەوەیە کە زانست و ڕۆحانیەت دوژمنی یەکتر نین. ئەم دوو ڕەهەندەی زانست دوو باڵی هەمان باڵندن. هەڵوێستە بەناوبانگەکەی نورسی ئەوەیە کە زانستە ئاینیەکان ڕووناکی ویژدان و ناخی مرۆڤن و زانستە مۆدێرنەکانیش ڕووناکی عەقڵ و هزری مرۆڤ. حەقیقەت لە یەکانگری ئەم دوانەدا دەردەکەوێت. نورسی دەیگوت ئەگەر خوێندکارێک تەنیا ئاین بخوێنێت ئەوە بەرەو دەمارگری و نەزانی بەرامبەر بە جیهانی مادی دەیبات. ئەگەر خوێندکارێک تەنیا زانستی مۆدێرن بخوێنێت ئەوە بەرەو ماددەگەری، بێهودەیی و تاریکی ڕۆحی دەیبات. نورسی پێی وابوو خوێندنی سروشت و زانستەکانی وەک فیزیا، کیمیا یا گەردون ناسی دەکرێت ببێتە کردارێکی ڕۆحی، چونکە گەردون کتێبێکی بەرجەستەیە و لەلایەن خوداوە نووسراوە. بۆیە مامۆستایەکی زیندەوەرزانی کە ڕێکارە ئاڵۆزەکانی خانەیەک ڕوون دەکاتەوە لە ڕاستیدا دانایی و هونەری خودای دروستکار و بەدیهێنەر ڕوون دەکاتەوە. جاکردنەوەی ئەم دوانە وەک ئەوەیە شەعرێکی جوان بخوێنیتەوە بەڵام ئامادە نەبیت دان بە بوونی شاعیرەکەدا بنیت. دوو، مانای حرفی بەرامبەر مانای ئیسمی. بۆ بەدەستهێنانی ئەم یەکانگریە معریفیە نورسی ئامرازێکی هزری زۆر ژیرانەی پێشکەش بە خوێندکارەکانی کرد. جیاوازی نێوان سیرکردنی شتەکە خۆی بەرامبەر بە سیرکردنی ئەو دیویشتەکەیش ئەوەی شتەکە ئاماژەی بۆ دەکات. نورسی ڕێبازە مادیەکەی بە مانای ئیسمی ناوبرد، یانی سیرکردنی شتەکە تەنیا لە پێناوی شتەکە خۆیدا، وەک ئەوەی شتەکە سربەستە و مانایەکەی لە خۆیدایە و دابڕاوە. لەم ڕوانگەیەوە کاتێک سەیری سێوێک دەکەیت تەنیا پێکهاتە کیمیاییەکەی، کالۆریەکەی و ڕێکارە بایۆلۆجیەکەی میوە و درەختەکە دەبینیت. نورسی داوای فێرکردنی مانای حرفی دەکرد، یانی مانای ئاماژە پێکەر یان سیرکردنی شتەکە بۆ ئەوەی بزانین ئاماژە بۆچی دەکات. بۆ نمونە پیتێک لە ئەلفوبێدا بە تەنیا مانای نییە، بەڵکو بۆ ئەوەیە ئاماژە بۆ وشەیەک کە لە خۆی گەورەترە بکات. بەم پێیە کاتێک خوێندکارێک مانای حرفی بەکاردەهێنێت ئەو لایەنە زانستی و بایۆلۆجیەکەی سێوەکە هەردەخوێنێت، بەڵام لە هەمان کاتدا وەک پیتێکی مەبەستداری ڕەحمەت دەیخوێنێتەوە
کە پێوەستە بە خۆر و خاک و ڕۆزی مرۆڤەوە. کە وایە پەروەردە بریتیە لە ڕاهێنانی مێشک بۆ ئەوەی واز لە سیرکردنێکی میکانیکی و بێ ئامانجی مەرەکەبی سەر لاپەڕەکان بهێنێت و دەست بە خوێندنەوەی مانای وشەکان لە پەیوەندیەکی چڕوپڕدا بەگەردوونەوە بکات. 3. مامۆستا وەک هاوسەفەرێک لە تێڕاماندا. لەبەر ئەوەی گەردوون کتێبێکە دەبێت بخوێنرێتەوە، ڕۆڵی مامۆستایش بە شێوەیەکی بنەڕەتی دەگۆڕێت. لە بازنەکانی فەلسەفەی نورسیدا پەروەردە لەسەر چەمکی تەفەککوڕ یانی تێڕامانی قوڵ و چالاک ڕەگدا دەکوتێت. لە ساڵانی کۆتایی تەمەنیدا نورسی زۆر جەختی دەکردەوە دەستەڵاتی ڕەها لە خۆیدا بماڵێت، نەکا خوێنکارەکانی سەرسامی خۆی بن و وەک کەسێکی پیرۆز یا مامۆستایەکی وا مامەڵی لەگەڵدا بکرێت کەس نەتوانێت پێی بگات و دەستی لێ بدات. لەبەری ئەوە کتێب و پەیامەکانی نوری کردە ڕێبەری سەرەکی و خۆی و خوێنکارەکانیشی تەنیا وەک خوێنەری هاوسەفەر دەبینی کە پێکەوە هەوڵی تێگەشتنیان دەدەن. فێربوون زیاتر گفتوگۆ و پرۆسەیەکی هەرەوەزی بوو، نەک دەرسدادان و تەڵقین و پێگوتنەوە. خوێنکاران لە بەردەم و چواردەوری مامۆستاکەیاندا تەنیا بۆ نووسینەوەی ئەوەی دەیڵێدا نەدەنیشتن، بەڵکو لە بازنەی بچووکیشدا کۆ دەبوونەوە، بە دەنگی بەرز دایان خوێندەوە، گفتوگۆیان دەکرد و ئەوەی تێیدەگەیشتن لە ژیانی ڕۆژانەیاندا جێبەجێیان دەکرد. پەروەردە گەشتێکی ئاسۆیی و هاوبەش بوو بۆ بەرەو پێشبردنی خۆ، نەک گواستنەوەی ستونی و سادەی بیر و باوەڕەکان. داخۆ بیر و هەڵوێستەکانی ئەم زانا کوردەی سەردەمی کۆتایی فەرمانڕەوایی عوسمانیەکان و سەرەتایی دەوڵەتی نوێی تورکیا چۆن لەگەڵ کێشە پەروەردەیەکانی سەدەی 21دا دانوستاندن دەکات. ڕاستیەکەی بیر و بەوچوونەکانی ئەو ئالنگاری هەندێک لە چەسپاوترین خو و نەریتە مۆدێرنەکانمان دەکەن. ئەمڕۆ ئێمە بە ڕاستی پێویستمان بە ئەندازیار و زانا و پزیشکی وا هەیە هەستی قوڵی ئەخلاقی هەبێت. پێویستیشمان بە فەیلسوف و عاریف و زانای ئاینیە لە تەکنەلۆجی تێبگات. یەکانگری دووڕووناکیەکەی سەعیدی نورسی تەحەدای سیستەمی قوتابخانەی مۆدێرن دەکات تا واز لەوە بهێنێت خوێنکاران ناچار بە هەڵبژاردنی یان عەقڵ یان ویجدان و ئەخلاق بکرێن. فەلسەفەی نورسی داوای بەرنامەیەک دەکات تێیدا مامۆستایانی زانست لە باسکردنی گومان و سەرسوورمان و ئامانجە مەزنەکانی ژیان و بنەما و پێگە ئەخلاقیەکان نەترسن و مامۆستایانی زانستە مرۆییەکانیش باوەش بە دۆزینەوە سەرسوور هێنەرەکانی فیزیا و بایۆلۆجی و گەردووناسیدا بکەن. ئەم جۆرە هەڵوێستە پەروەردەییە زانین وەک پرۆسەیەکی گشتگر و دابەش نەکراو دەبینێت و لەسەر هەمان بنەمایش گەشە بە کۆی خوێنکار دەدات. یەکێک لە گەورەترین بنملانیە و ئالنگاریەکانی بەردەم مامۆستایانی مۆدێرن هەتای بێباکی و بێ ئارەزویی خوێنکارانە. خوێنکاران بەردەوام دەپرسن بۆچی پێویستە ئێمە ئەمە فێر ببین؟ کاتێک ئێمە بابەتەکان بە دابڕاوی دەڵێینەوە وەک چەند ڕاستیەکی میکانیکی ڕوت و دابڕاو بە مانای ئیسمی، جیهان بێزارکەر و بێمانا دەبێت. پەروەردەی نورسی لە ڕێگەی مانای حرفیەوە چارەسەرێک پێشکەش دەکات. داوا لە پەروەردەکاران دەکات زانیاریەکان لە چوارچێوەیەکی فراواندا بخەنە ڕوو بۆ ئەوەی نیشانی خوێنکاران بدەن چۆن هەر هاوکێشەیەکی بیرکاری یا پرۆسەیەکی بالۆجی پێوەستە بە تابلۆیەکی گەورەتر و مەزنترەوە کە ئەویش کۆی بوونە. کاتێک خوێنکاران تێدەگەن کە خەریکی شیکردنەوەی زمانی گەردوون خۆین، بێباکی جێگەی خۆی بۆ سەرسوورمان چۆڵ دەکات.
لە سەردەمێکدا تەکنۆلۆژی نوێ و ژیری دەستکرد کاری لە بەرکردنی ڕاستیەکانیان بێبایەخ کردووە. ڕۆڵی مامۆستا و کتێبی خوێندنی قوتابخانەکان وەک دیکتاتۆری زانیاری کۆتایی هاتووە. مۆدێلەکەی نورسی پەروەردەیەک پێشکەش دەکات کە لە تاکدەسەڵاتی دامەڵراوە، پشتبەستن بە دەقی بێمانا کردووە و تێڕامانی بە کۆمەڵی کردووەتە کڕۆکی پرۆسەی فێربوون و گەشەکردن. ئەم مۆدێلە بە تەواوی لەگەڵ بانگەوازە نوێیەکان بۆ پێڕۆکردنی پۆلی هەڵگەڕاوە و فێربوونی هەرەوەزیدا دەگونجێت. ئەو بیرمان دەخاتەوە کە فێربوونی ڕاستەقینە لە ناو گفتوگۆی زیندوی نێوان هاوتاکاندا ڕوودەدات کە تێیدا مامۆستا وەک ئاسانکار و ڕێنیشاندەرێک بۆ بەدەستهێنانی دانایی کار دەکات، نەک وەک ژێدەر و پێشکەشکاری داتا و زانیاری. کاتێک مەلا سەعیدی نورسی لە ساڵی 1960 کۆچی دوایی کرد، نا سامانی گەورە و نا دەستەڵاتی سیاسی لە دوای خۆی بەجێهێشت. بەڵام نەخشە ڕێگەیەکی پەروەردەیی جێهێشت کە مێشکی ملیۆنان کەسی ڕوونا کردووەتەوە. ئەو سەیری جیهانێکی درزبردوو و مۆدێرنکرا و پڕئارێشەی کرد و بوێری ئەوەی هەبوو بڵێت کێشەکە زانست نییە، بەڵکو خاڵیکردنەوەی زانستە لە مانای قوڵ. ئەو فێرمان دەکات کە پەروەردە تەنیا ئامادەکردنی هێزی کار نییە، بەڵکو کردارێکی پیرۆزی کردنەوەی چاوەکان و فراوانکردنی مەودای ڕوانینە. لەمەوە پەروەردەکردن پرۆسەی فێرکردنی خوێندکارانە تا بەناو جیهاندا نەک وەک بەکاربەری کوێر، بەڵکو وەک خوێنەرێکی سەرسام و هۆشیار بە واقع گەشت بکەن. کەوایە لێرەدا بانگەوازەکەم بۆ ئەو مامۆستا فێرخوازانەی کە ئەمڕۆ گوێ لەم باسە دەگرن ئەمەیە: سەیرێکی پلانی وانەکەت، بەرنامەی خوێندنەکەت یان ئەو کتێبەی لە بەردەمتدایە بکە. ئایا تۆ خوێندکارەکانت فێر دەکەیت یان خۆت خەریکی فێربوونی ئەوەیت تەنیا ئەوەی بەمەرەکە بنووسراوەشی تەڵ بکەیتەوە؟ یان ئەگەر مامۆستایت ئەو ئامرازانەیان پێدەدەیت ئەو چیرۆکە سەرسوڕهێنەرەی لەسەر لاپەڕەکانی گردوون نووسراوە بخوێننەوە؟ با هەوڵ بدەین ڕووناکی عەقڵ لەگەڵ ڕووناکی ناخ و ویژداندا یەک بخەین و یارمەتی خوێندکارەکانمان بدەین تا دوجار تەواوی تابلۆی ڕەنگا و ڕەنگی بوون ببینن. سوپاس بۆ ئەوەی تا کۆتایی لەگەڵم بوون. تا ناسینی بیرمەندێکی مەزنی دیکە بەردەوام بن لە گەڕان، بەردەوام بن لە فێربوون، بەردەوام بن لە گەشەکردن. بە خودای میهرەبانتان دەسپێرم.